بێگومان ئەو کەسەی کە لە سندوقی دەنگدانی ئەم شانۆی هەڵبژاردنە دێتە دەرەوە ناتوانێت هیچ ملکەچ و گوێڕایەڵی فەرمانەکانی خامنەی سوپای پاسداران نەبێت. لەم نێوەندەدا مەسعود پزیشکیان کاندیدی خوازرای ڕێفۆرم خوازانی حکوومەتی ئاگایانە و بە مەبەست لە فلتەری شۆڕای نیگابان تێپەڕەنجاوە بۆ ئەوەی هەندێک بازاڕی هەڵبژاردنە بێ ڕەونەقەکەیان گەرم بکات. بەشداری بەناو ڕێفۆرم خوازەکان لەم شانۆی هەڵبژاردنەدا ئەوە دەردەخات کەم دار و دەستەیە تا چەند لەوەی لە قوڵایی ئەم کۆمەڵگەیەدا دەگوزارێت بێ ئاگان. ئەوان نایەنەوێت ئەو ڕاستیە ببینن کە زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران لە مێژە هیچ هیوایەکەم بە سندوقی دەنگدان و چاکسازی ڕژیم نەماوە. جگە لەوەش مەسعود پزیشکیان هەر لە ئێستاوە لە وتار و گفتوگۆکانی هەڵبژاردن لە کەناڵە تەلەڤیزیۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بەردەوام خۆی وەک گوێڕایەڵی ڕێبەر و درێژە پێدەری ڕێگای ڕئیسی پیشان دەدات و بە دووبارەکردنەوەشیان ماندوو نابێت. بۆ کارەکەشی ڕوونا ئەو ئەگەر پێشی وابێت کە ڕەنگە سەر لە سندوقی دەنگدان دەربهێنێت بە دروستی لەوە گەیشتووە کە بۆ بەدیهێنانیە و ئامانجا نابێت چاوەڕێی دەنگی خەڵکی بێت، بەڵکو ئەگەر بێت و کەمێک بەختی ژیاری بێت ئەوە تەنیا بە بەیعەتی بێ ئەملا ئەولا لەگەڵ خامنەیی مسۆگەر دەبێت. ئاشکرایە کە ئەم جارە زۆرینەی ڕەهای خەڵک ناچنە سەر سندوقەکانی دەنگدان. ڕژیم خۆی ئەو ڕاستیە دەزانێت، هەر بۆیە نیگەرانی و خەمی ئەوان لە جێگایەکی دیکەوە سەرچاوە دەگرێت. کێشەی بەشداریکردن لە ڕێگای ئەو فێڵ و فریوکاریانەی کە بۆ هەمووان ئاشتان چارەسەر و مهەندیسی دەکەن. کێشەی سەرەکی ڕژیم ئەوەیە کە بتوانێت لە هەموو ئاستەکاندا خۆیان بۆ ئەو ڕوبەڕووبوونەوە چارە نووسازە ئامادە بکەن کە چاوەڕێی دەکەن. ئەوەی کە ئێستا بەرپرسانی ڕژێمی زۆر نیگەران کردووە ئەگەری سەرهەڵدانی ئاخێزە جەماوەریەکانە لە دوای ئەم شانۆی هەڵبژاردنە. هەر بۆیە سەرۆکۆماری داهاتووی ئێران کەسێک دەبێت کە کاری سەرکوت بۆ ئۆرگانە سەرکوتکەرەکان ئاسان دەکات. بۆیە جەماوەری خەڵکی تێکۆشەر و ئازادی خواست بە بایکۆتی هەمەلایەنی شانۆگەری بەناو هەڵبژاردننی سەرۆکۆماری ڕژیم تووشی شکست و ڕسوایی زیاتر. سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا، هیوادارم کە لە هەر کوێیەک بن ساق و سڵامەت بن. دووبارە ڕاستەوخۆ لە تلڤیزیۆنی کۆمەڵەوە لە خزمەتانداین سەبارەت بە بابەتی شانۆگەری هەڵبژاردننی سەرۆکۆماری لە ئێران. هەروەک ئاگادارن ئەمڕۆ 8 پوشپەڕی 1403 شانۆیەکی دیکەی هەڵبژاردننی ڕژیمی دەسەڵاتداری ئێران بەڕێوەچوو. هەر لە ئێستاوە هەموو ئاماژەکان بەیانگەری ئەوەن کە ئەم بەناو هەڵبژاردنە لەگەڵ یەکێک لە بێوێنەترین و بەربڵاوترین بایکۆتەکان لە ماوەی تەمەنی 45 ساڵەی ئەم دەسەڵاتە بەڕوو بۆتەوە، تایبەتەن لە کوردستان، لەبەر ئەوەی پاڵپێوەنانی 70% خەڵک بۆ ژێرهێڵی هەژاری، ئەویش لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە سامانی سروشتی ڕۆنیشتووە، بێبەشکردنی هاوڵاتیان لە سەرەتاییترین ئازادی و مافی کۆمەڵایەتی، کوشتاری بە کۆمەڵ، ئەشکەنجە و ئێعدام و تێرۆر، سەپاندنی کۆنەپەرستانەترین یاسا و ڕێساکان بەسەر ژنان و ژیانی کۆمەڵانی خەڵکدا، دژاتی لەگەڵ ئازادی و مافە سەرەتاییەکانی نەتەوەستەم لێکراوەکان و پەرسەندنی کارە ساتبارترین زیانە کۆمەڵایەتیەکان، کارنامەی ڕژیمی کۆماری ئیسلامی لە سەروبەندی بەڕێوەچوونی دوایی شانۆی هەڵبژاردن و لەسەر بەستێنی دۆخێکی ئاوا کارە ساتباردایە. هەروەک ئێمە بەیانی کە ڕاستەوخۆ لە خزمەت ئێوەی ئازیزدا بووین و راپۆرت و هەوڵەکانیان تایبەتەن لە کوردستان بۆ دەناردین. ئێستاش ئێمە دوایین راپۆرتەکانتان ئاگادار دەکەین بەپێی ئەو هەوڵانی کە بەدەستمان گەیشتووە شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماری لە شارەکانی کوردستان و ئێران دەستی پێکردووە. سەرچاوەکانی هەواڵ باس لە چۆڵبوونی بنکەکانی دەنگدان دەکەن. هەروەک خۆشتان ئاگادارن لە ڕۆژانی ڕابردوودا بنەماڵەی دادخوازانی ئێران، دایکانی شۆڕشی ژینا لە کوردستان، بەندکراوانی سیاسی، چالاکانی کرێکاری مەدەنی و سیاسی لە نێوخۆ دەرەوەی وڵاتە، شوڕای هاوهانگی ڕێکخراوە سنفیەکانی فەرەنگیان و ئەنجومەنی سنفی خوێندکاران، سەندیکا کرێکاریەکان و شۆڕای ڕێخستنی ناڕزاتی کرێکارانی سەنعەتی نەوت شانۆی هەڵبژاردننی سەرۆکۆماریان بایکۆت کردووە، داوایان لە خەڵکی ئازادی خوازە کرد کە لە ماڵەوە بمێنەوە نەشنە سەر سندوقەکانی دەنگدان و هەتا ئێستاش تایبەتەن لە کوردستان ئەم بایکۆتە زۆر سەرکەوتوانە بەڕێوە چووە. پەیامانی کە لە ناوە بەمان هاتووە من ئێستا ئاماژەی پێدەدەم و ئێوەشی لێ ئاگادار دەکەم لە بانەوە وێنە و ڤیددیۆیان بۆ نردوین
بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵا ماندوو نەبوونیان کردووە و نووسێتی چۆڵبوونی شوێنەکانی هەڵبژاردن لە شاریبانە لە هەموو هەڵبژاردنەکانی پێشوو خەڵوەتتر بووە. دیارە خەڵک زۆر بە باشی و بە دروستی بایکۆتی ئەم گاڵتە جاڕیان کردووە. پامێکی تریش دووبارە هەر لە بانە بابۆست لە بانەوە نردوێتی سپاس بۆ بەرنمەکەتان ئێستا بەناو شاردا گەڕاوم هەڵبەت من بەیانیش پامم نردووە و دووبارە من هەر ناو شار گەڕاوم و سەرنجم داوە زۆربەی هەموو ئەو شوێنانەی کە سندوقی دەنگدانی لێ بووە چۆڵ بووە تەنیا چەند کەسێک لەوانەی چاودێری سندوقەکان و سەربەڕژی من کەسی تری لێ نەبووە و شار هێندە چۆڵ بووە و تەنیا هێزانیەکان بوون. لەبەر خاتری ئەوەی بەهۆی ئەوەی کە دیارە لەبەر ئەمنیەتی بوونی شتەکە باسی کردووە نەیتوانیوە زۆر بە جوانی ڤیددیۆ بگرێت بەڵام وێنەی نردووە. شتێتی بە سەلاح مزانی وێنە و ڤیددیۆکانتان بۆ بگرم بەڵام هەوڵی خۆم ئەدەم بە جوانی و بە ڕێکوپێکی بینێرم. لێرەشەوە داواکارم لە خەڵکی شۆڕشیێڕی کوردستان هەر وەک تا ئێستا ئەم بایکۆتە سەرکەوتوانە بەڕێوەچوە جارێکتر نای گەورە بەم ڕژیمە خوێن ڕێژە بدرێت تایبەتەن لە بانا من کە بە چای خۆم دەیبینم تا ئێستا بایکۆتەکە سەرکەوتوانە بەڕێوەچوە سپاس بۆ بابۆس لە بانە. لە شاری سنەوە خۆشەویستان لە شاری سنا هاوڕیانمان دوو نەبن شاری سنا تایبەتەن ئەو شوێنانی کە سندوقی دەنگدانی لێبووە چۆڵ و خۆڵ بوو و پێشوازی لەو ئینتساباتە لە نێو خەڵکی عادی لە حەدی سفردا بووە. من چەند ئەکس و ڤیدیۆم بۆ ناردوون و دووبارە دیسان بۆتان دەنێرم. هیوادارم کە لە بەرنمەکەتاندا حتمما بڵای بکەنەوە. زۆر سپاس بۆ ئەم بەڕێزەکە لە شاری سنەوە نردوێتی حتمما بەسەرچاو ئێمە ئەو وێنە ڤیددیوانی کە بۆمان دەگات حتمما ئێمە لە بەشی مۆنتاژ هاوڕیانمان کە مۆنتاژیان کرد ئێمە لە درێژەی بەرنامەدا حتمما بڵاوی دەکەینەوە. هاوڕانی تلوزیۆنی کۆمەڵە سڵاوتان لێبێت. خەڵکی شۆڕشگێڕی کوردستان جارێکی تر نایەکی گەورەی دیکەیان بە کۆماری پەت و سێدارە بە قاتڵینی ژینای جوانە مەرگوت و نیشانیان داوە کە شۆڕشی ژینا تا گەیشتن بە ئاوەتەکانیان هەروە زیندووەلانی کەم ئەمڕۆ شاری سەقز وای نیشانداوە. شوێنەکانی دەنگدان بێجگە لە چەند بەکرێگیراوی خۆیان زۆربەی زۆری هەر چۆڵ بووە. هیوادارم هەتا ئاخر وا بمێنێت کە تا ئێستاش وا بووەوە پێم وابێت ئەو جگای کێمە ئاگادارین تا ساعت 8 دووبارە تەمدیدیان کرد. دڵنیام کە خەڵکی شۆڕشگێڕی کوردستان و شاری سەخز لەم بەناو هەڵبژاردنە بەشداری ناکەن و خۆیان ناکەن بە مەترسەکی ئەم سیرکە هەڵۆ لە شاری سەقز. زۆر سپاس بۆ کاک هەڵۆ. هەڵبەت پامی کەمەش کەشمان بواتەوە بەڵام ئێستا میوانمان لەسەر هێڵە با بچین بۆ لای میوانەکەمان. هاوڕێ ئاکۆ ئەنوەری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵدایە. هاوڕێ ئاکۆ ئەم کاتت باش. زۆر سپاس بۆی کە لەم بەرنامە ڕاستەوخۆیدا کە تایبەتە بە نمایشی هەڵبژاردنی سەرۆکوماری لە ئێران بەشداریتان کردووە. هاوڕێ میرمنیش ڕێدڵسڵاوم هەیە بۆ ئێوە و ماندوو نەبن هەروەها بۆ هاوڕێیانی بەشی فەنی هیوادارم سەرکەوتوو بن لە خزمەتاندا. زۆر زۆر سپاس بەخێر بێت. هاوڕێ ئاکۆ منش لە سەرەتادا ئاماژەیەکی کورتم پێداوە کە دیارە هەتا ئێستاکە تایبەتەن لە کوردستان ئەم بایکۆتە سەرکەوتوانە بەڕێوەچووە بەڵام پێم خۆشە لە زمان ئێوەشەوە دوایین راپۆرتەکان لەسەر ئەم بەناو هەڵبژاردنە بەگشتی لە ئێران و تایبەتی لە کوردستان ئێوە هەواڵەکانتان چۆن بیستووە بە ئێمەشی بڵێن. هاوڕێ میر پێشەوەی بێمە سەر هەواڵەکانێک کە تایبەتەن گەیشتووە بەدەست تۆڕی هەواڵێری کۆمەڵا و لە بایکوتی هەڵبژاردن یا بەناو هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی لە کوردستان بدوین بە نەقلی قەوڵێک لەو کەسانەی کە پێشتر لە دام و دەستگا ئەمنیەتیەکان نوێنەری مەجلسی کۆماری ئیسلامی بوون بە شێوەیەک لە دەوڵەتەکانی پێشوە وەزیر بوون دەسەڵاتدار بوون تەواویان لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوانەی کە تاقیبی ئەخبارەکەن باز لە ڕێژەی ئێجگار زەعیفی بەشداربووانی خەڵک لەم بەناو هەڵبژاردنە دەکەن بە ئیقراری خۆیان و لە سایتەکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە تویتەرەکانی خۆیانە کە ئەیکەن و بەردەوام خەبەرە نێڕنە دەرەوە باسڵەوە ئەکەن کە ڕێژەی بەشداربووان بە تایبەتی باس لە
خوزستان، ئازەربایجانی غەربی، کوردستان و بەشێک لە شارەکان لە غەربی کشوەرەواکەن کە ڕێژەی بەشداربووان لەو ئوستانانە ئێژگار کەمە، زۆر زەعیفە و لە ژێر 10%ەوەیە و ئەمانە بە تایبەتی خۆیان لە بەرەی ڕەفۆرمخوازە بیننەوە و پێیان وایە پزیشکیان کە بەحساب و بەناو نوێنەری ڕەفۆرمخوازەکانە کە ئەگەر مەجال هەبێ دێنە سەر و باسانش هومێدێکی بەو ئوستانانە بوو باتەوەجه بەو هەموو مەحرومیەتە بە فەزای سەرکوب و سەرکوتێک کە پێشتر بەسەری ئازاڵ بووە بەو ناڕزایەتیە جەماوەریانە کە بە تایبەتی لەم ئوستانانە هەن پێیان وابوو کە پزیشکیان بەو ڕیاکاریەی کە لە تەبلیغاتی هەڵبژاردنەکانی خۆی پێش ئەمڕۆ لە ڕۆژانی ڕابردوودا بەڕێوەی بردووە توانیوەتی سەرنجی کۆمەڵانی خەڵک لەو چەند ئوستانە بەلای خۆیان ڕاکێشێ و خەڵک کێشێتە نەپای سندوقەکانی دەنگدان بەڵام بێقراری خۆیان بەوانەی بە تایبەتی لە ئەترافیانی پزیشکیانن لەو شارانە و ناوی تارانیش بردراوە مشەخەسەن ڕێژەی بەشدار بوو ئێجگار کەم بووە و باس لە 7% و 6% دەکرێت ئەمە نەقلی قەولە لە زمانی خۆیانەوە ئەوەش بەدەست ئێمە گەیشتووە و بەدەست بە تایبەت ئێوەمانان کە لە بەشی هەواڵگەری و بەشی میدیایی کۆمەڵەکارەکەن بەو ویددیویانەی کە بڵاو بۆتەوە ئەمڕۆ بۆ هەواڵانەی کە بەدەستمان گەیشتووە لە ئیلام، کرماشان، ئازەربایجانی غەربی، کوردستان هەتاکوێ بەشێک لە خوزستانیش سنوقەکانی دەنگدان لە شوێنە گشتیەکان لانیکەم ساڵانی پێشوو لە دەنگدانەکانی پێشوە ڕێژەیەک لە خەڵک بەشداریان کردووە لەو مەکانانە ئەمڕۆ چۆڵ بووە ئەمە بە ویددیۆ و بە وێنەش بەدەستێمە گەیشتەوە بە هەواڵیش بەدەستێمە گەیشتووە ئەوەندە بڵێم کە ئەو سێناریۆیی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بربژێرەکانی سەرۆک کۆماری چ لەوانەی ئینسرافیاندا و چ لەوانەی ماونەتەوە نەیانتوانی سەرکەوتوو بن و جارێکی تر نامەشروعبوونی ئەو دەسەڵاتە بە هەموو باڵەکانیەوە لای خەڵک نیشاندرا ئەمڕۆ کۆمەڵانی خەڵک ئەمەیان بە هەموو دنیاوت کە کۆماری ئیسلامی بە هەموو باڵەکانیەوە بە هەموو جەناحەکانیەوە هەر سیاسەتێک و هەر درۆیەک چ لە بواری ئابووری و بۆ زیادکردنی پارۆنانێک بە سفرەکانیان بە سفرەکانیان بڵێن یاکو بەنسبەت سیاسەتی دەرەوەی وڵات یا بەنسبەتی مەسایلی حیاتی کە سێ جێگەی نیگەرانی خەڵکە هەر درۆیەکیان تەحویل خەڵک داوە ئەم لایەن ئەو لایەنی تاوانبار کردەوە ئەو لایەن لایەنێکی تری بەکەم کارزانیوە نەیتوانیوە خەڵک فریب بدا و مەشروعیەت لە لای خەڵک بەدەست بێنێ و ئەمڕۆ ئەم سەرکەوتنە جارێکی تر هەنگاوێک کە بەرەو پێش جارێکی تر ئەمە یعنی ئەو نەگەرانیەی کە ئێمە لە ڕێک نەخستن لە نامتشەکلبوونی کۆمەڵانی خەڵک لە ئێران هەمانە بەشێکی ئەڕەوێنێتەوە و بەڕوای من ئەمە هەنگاوێکی جدی بووە ئەمڕۆژ دەچێتە ناو مێژووی ناڕەزایەتیەکان مێژووی ئاعترازەکانی دژ بە کۆماری ئیسلامی کە لە سەر سنووقەکانی دەنگدان ڕەنگی دایەوە. بەڵێ زۆر باشە کاک ئاکۆ هەڵبەت کوردستان هەروە خۆشتان دەزانن ماوەی 45 ساڵە نای بەم ڕژیمە خوێنبژە کردووە بەڵام ئەگەر بینە سەر ئەوەی کە بزانین تایبەتمەندی ئەم دەورەی بەناو هەڵبژاردن لە چیدایە پێم باشە بزانم ئێوە چۆنی شی دەکەنەوە تایبەتمەندیەکانی چن جگە لە کوردستانیانی ئامیتر تایبەتەن بە گشتی وەکو ئێران. تایبەتمەندی ئەم دەورە و هەڵبژاردنەکانی مەجلسی 12 یەکێکیان تحتی تەسیری فەزای دوای شۆڕەشی ژینا بوو. دوای شۆڕەشی ژینا ئەو ئاعترازە جەماوەریە بەرینە کە کرا ئەو ناڕزایەتی کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە سەرکوب کراوە چەندین هەزار نەفەرتیایە گیانیان لە دەستدا دەست بەسەر کران زیندانی کران
بریندار بوون بەشێک لە چاویان لە لەشیان لە دەستا ئەعدام کران ئێستش لە زیندانەکانان تحتی تەسیری ئەو فەزایە قەراری گرتبوو چ بۆ کۆمەڵانی خەڵک وە چ بۆ دەسەڵات وە چ بۆ ئێمەمانان کە دەست بە دەسەڵاتی کۆماری ئیسلامین زۆر مهم بوو ئەمڕۆ بزانین کە ئایا دوای ئەو شۆڕشە بەرینە کۆمەڵایەتیە ئێمە ناڕزایەتیەکان درێژەی هەیە ئێمەمانان کە دعاکەین شۆڕشی ژینا خواستەکانی شۆڕشی ژینا متاڵباتی شۆڕشی ژینا نەخەوتوەتەوە ئایا بەواقع وایە یا کۆماری ئیسلامی جگە لە سەرکوب توانیوێتی بە سناریۆکان جارێکی تر خەڵک فریب بدا بە تایبەت بەهێنانەوەی پزیشکیان کە لە دەوری پێشووە ڕادی سەلاحیەت کراوە ئەم دەورە سەلاحیەتی لایەن شوڕای نگهبانەوە تایید کرا بۆ ئەو ڕکابەری و کێبەرکەیە دروستکە و خەڵکی پێفری بدا ئایا کۆماری ئیسلامی توانیوێتەوە بکە ئێمە ئەمڕۆ بۆمان سابت بوو کە یەکەم شۆڕشی ژینانە خەوتەوە درێژەی هەیە دووهەم جگەلەوەی کە ئەم شۆڕشە درێژەی هەیە ئێمە دەبێت هەنگاوەکانمان چی بێت کلێنەکان پڕکەینەوە نقاتی زعفەکە بناسین و بە شێوەیەک بۆ ڕێخستن و سازماندەهی بۆ دەوری های داهاتوو خۆمان ئامادە بکەین و دەسەڵاتی جارێکی تر بۆی سابت بوو کە مەشروعیەتی لەلایەن خەڵکەوە نەماوە ئەمە جگەلەوەی کە تحتی تاسیری فەزای دوای کوشتنی ڕئیسی بوو تحتی تاسیری ئەو شەڕەیەکە لە بینی ئیسرائیل و فلستینە ئێستا لە ئارادایە تحتی تاسیری ئەو ڕەوابطە خارجیەیە کە ئێران کێشەیەکی ئێژگار گەور هەیە بەنسبەت مەسلەی هەستەیی و مەسلەی غەنیکردنەوەی ئۆرانیۆم و ئەو جۆرە شتانە لە هەر حاڵ سیاسەتە مشەخەسەکان کە لە منازرەهای انتخاباتی شا لەم ماوەیە ڕەنگی داوە و دەنگی دایەوە تحت تاسیری ئەو فەزایە بوو ئەوەی بۆ کۆماری ئیسلامی ئەمڕۆ گرنگ و لە قسەکانی ئەم بەیانی خامنەییشە لە کاتی دەنگدانی لەسەر سنووقی دەنگدان کردی ئەوەی وت کە حزوری خەڵک بەشداری بەرینی خەڵک لە پای سنووقەکان ئەولەویەتی کۆماری ئیسلامیە و بۆیان گرنگ نییە لانی کەم بە شوعار ئەوەی ئەقرار کرد کە بۆیان گرنگ نییە کە کێ لە سنووقەکان دێتە دەرەوانێ و خەڵک دەنگەدا بچێ بەڵکو بۆ ئەوان ئەوە گرنگە کە بزانن ڕێژەی بەشداربووانی خەڵک بەتایبەت دوای مەجلسی دوانزەهەم کە بە ئەقراری خۆیان ژێر دەدەرسەد لە ئام بەشداربووان شرکەتیان لە هەڵبژاردنەکان کردووە دوای ئەوە چی ئیتفاقێک ڕووەدا ئایا ئەمڕۆ خەڵک جبرانیەوەکەنەوە ئایا لە ماوەی ئەو فاصلەی دوای مەجلسی کۆماری ئیسلامی کە خەڵک بەشداری کەمی کردووە توانیویانە جبرانی بکەنەوەەوە جارێکی تر خەڵک ئاش بکەنەوە لەگە خۆیان و بیان کێشنەوە سەر سنووقەکانی دەنگدان ئەمڕۆ سابت بوو کە کۆمەڵانی خەڵک لەگەڵ کۆماری ئیسلامی ئاشتی ناپەزیرە ناڕازیان هێشتا ناڕازین و ئەو عەزمەی لە شۆڕشی ژینا هاتە سەر خیابان تا ڕووخانی کۆماری ئیسلامی لەناو کۆمەڵانی خەڵکە هێشتا مەوجودە بە چۆڵبوونی لانی کەم سن ئەومان بۆ دەرکەوت هاوڕێ دیارە کۆماری ئیسلامی دەستی بۆ هەموو ئامرازێک بردە تایبەتەن ئەمڕۆ بەعام بۆ هەموو کۆمەڵانی خەڵک پێیان چووە ینی پێما بێت پەیوەندیمان پچرا لەگەڵ هاوڕێیاکۆ زۆر بەداخەوە ئەگەر هاوڕان و تاقفەرمان توانن دووارە تەماسی لەگەڵ بگرنەوە حتممە منیشی لێ ئاگادار بکەن تاک هاوڕە ئاکۆ دوارە دێتەوە سەرهێڵ من چەند پامێ بخێنمەوە لە شاری سنەوە نووسراوە ئەمڕۆ هەینی 8 تیری 1403 نایەکی گەورە و قورس و قایم جارێکی تر خەڵکی کوردستان بە کۆماری پەت و سێداراندا لە کامیارانەوە نووسراوە ئەمڕۆ 90% خەڵکی کامیاران سندوقی دەنگدانیان سندوقی دەنگدانەکان چۆڵ بوون و هیچ کەس نەچووە بەپێی ئەم انتساباتە یا ئەم بەناو هەڵبژاردنەوە هەمانی کە من دێخێنەوە بەداخ کە خۆشیان معرفی نەکردووە بەڵام ئەم دوو پەیامە لە شاری سنە و لە شاری کامیارانەوە بۆمان هاتبوو
پامێکی تریش پێما هاوڕاکۆ دووبارە هاتەوە سەر هێڵ گەر بکرێت بەڵێ هاوڕاکۆ پێما پەیوەندیمان پچرا پێکەوە من لە نێو قسەکانتاندا پرسیارێکم بواتە پێش پێمە خۆشتان ئاگادارن دیارە جمهوری ئیسلامی لە هەموو ئامرازەکان کەڵکی وەردەگرت کە بۆ ئەوەی کە خەڵک بکێشێتە پای سندوقی دەنگەکان ئاگادارن حتا تایبەتەن ئەمڕۆ بۆ هەموو خەڵکی ئێران پەیام چووە بۆ سەر نەیخەتی تەلەفۆنەکانیان وا لێ پامەکان نووسراوە کە هاوڵاتی بەڕێز بە ئێوە بە حزوری بەرپرسانی و هوشمەندانی خۆتان لەم هەڵبژاردننی سەرۆک کۆماریە زامنی ئیقتدار و پێشرەفت و تعالی ئێرانی ئیسلامی دەبینیانی هەتا دەستی بردووە بۆ ئەم شتانە بۆ خۆش ێزانە کە هیچ کەس نەچووە بەدەم سندوقەکانی دەنگدانەوە ئێوە لەسەر ئەمە چ قسەیەکتان هەیە ئەمە یەکێک لە ئامرازەکانی و یەکێک لە ڕێگا فێڵ و فریوەکانی تیکەمیر پێشتریش ئەمانە ڕوویداوە یەکەمەوەی کەوتم بۆ هەموو کۆماری ئیسلامی ئەوە گرنگ بوو بە هەموو باڵەکانیەوە چاوانەی بەربژێرن چاوانەی تەنانەت ئەمڕۆ کەڕووبی بۆ پێشوازی کردووە لە دەنگدان و ڕێیداوە بە پزیشکیان وایە پشتیوانی حتا هاتنە ئارای پزیشکیانیش بۆ ناو ئەم ڕکابەریەتە بۆ ئەوە بوو کە ڕێژەی بەشدار بووان یا بە قەولی خۆیان حضوری پرشوری خەڵک لە پای سنووقەکانی دەنگدان بە خەڵک و بە ناڕازیان و بە ئوپۆزیسیۆن و بە کۆمەڵگای نێونەتەوەی نیشان بدەن لەمە لە پاڵاوتنی هەر لە ڕەدی سەلاحیەتی تعدادێک و سەلاحیەتدان بە تعدادێکی ترەوە لە ئینسرافدانی دوو دانیانەوانێک کە هەر لە سەرەتاکانەوە معلوم بوو بە ئیقراری خۆیان لە منازرەکانە کە بەحسیانە کرد بە یەکترینیانەوە تۆ تا ئاخری نامێنیتەوانێت هەر لەسەر لەو سەرەتانەوە هەتاکوێ داڕشتنی سێناریۆ های جۆرا و جۆر بۆ ئەمە بەسە گرنگە کە خەڵک پێشنە پای سنووقەکانی دەنگدان کەڵکیان وەرگرتووە پۆڵیان خەرج کردووە هەزینەیان کردووە جاتی هەر بۆ ئاگاداری خۆشیان لەوانەیە ئاگادار بن بەشێکی زۆر لەم بودجەیە لە بەشی سەوانەح اتفاقاتێک کە غێرە قابلی پیشبینیە تامین کراوە بودجەی تەبلیغاتی ئەمانە ئەوەی کە ئەبێ بۆ سەیل و بۆ مەلەرزە و بۆ ئەمانە لەو بودجەیە هاتووەتە دەرەوە سنووقەکانی دەنگدانی خۆیانیان ستارهای انتخاباتی خۆیانیان پێ ئاوەدان کردوەتەوە خەڵکیان دامەزراندووە تەبلیغاتیان کردووە بنێری تەبلیغاتیان دروست کردووە دوو نەفریان ڕۆژێک قبلەزەوە ئینسرافە دەنیانی چه هەزینەیەکی هێژگار زۆر لەو بەشە هاتووەتە دەرەوە لەو بودجە کەسر بووە بۆ ئاو جۆرە سناریۆیانی کە خەڵک ڕێژە ئەمە بەشێک لە هەوڵ و کۆششی کۆماری ئیسلامی بۆ بۆی کە خەڵک پێشێت بەشێکیشی درۆ دەلەسەکانی ناو منازرەهای انتخاباتیە کە یەکتر تاوانبارەکەن بە کەمکاری بە فەساد بە قەراردادهای پێشووی مثلەن کرسنت ئەوەی کە پێشتر لە دەورانی خاتمیە ئەوە بوو دواتر دەورانی ئەحمەدی نژادا چوونە پای و ئەو هەمووە جەریمە ماڵیەی کە نێوان ئێران و ئیمارات ئەو قەراردادی لەسەر هینی گازی چابەهار منعقد کرابوو و سەر نەکەوتوە و جەریمە ماڵیە گەورە یەکترینیان تاوانبارە کرد یەکترینیان بە فەساد بە جەنایەت تەنانەت ئەوانەی کە لە بەشی شۆڕشی ژینە هەوڵ ئەوە بوو کە هەمویان ئەوەی کە جەنایەت کراوە دەرحەق بە معتەرزین لەسەر خۆیانی لابەرن هەمووی ئەمانە بە ئیزافەی ترس و تهدیدیش ئەوەی کە خۆتان بەڵسان کرد پەیامەکەوە لە ڕێگای لەسەر کاردەرکردنەوە لە ڕێگایەوەی کە شوغڵ لە دەسەدەن نانتانە بڕن نابێ ئەتسابکە نابێ دوکان داخن ئەمانە بۆ داهاتوو بۆ گوزینش بۆ چون بۆ دانشگا بۆ ئیستخدامی بۆ ئەمانە هەمووی تەسیرە بێ لە ڕێگاهای جۆرا و جۆرەوە بە گوێ خەڵک گەیشت زۆر باشە هاوڕاکۆ من یەک پرسیارم ئەگەر بکرێ بە کورتی وەڵام دێوە دیارە ئەمە جارێ زۆر سەختە لە ئێستا بسڵن پێشبینی ئەمە بکرێ بەڕای ئێوە هەرچەند خۆیان پێشتر هەڵیان بژاردووە کە دەبێت چێ بێت و ئەمە دەستی ڕوو بووە ینی دەستی ئەم سیستما ئەم جمهوری ئیسلامی ڕوو بووە کە خۆی هەڵی ئەبژێرێت نمایشێکە ئەیدا بەڕای ئێوە چی هەڵبژێردرێەوە ئەرکی خەڵک دواتر دوای ئەم نمایشە چییە و بارودۆخی خەڵک بەرەو چۆ دەڕوات
پێش لەوە مشتێک کاگەمیر منەوە بڵێم ئەوەی کە کۆماری ئیسلامی هەوڵ دەدات کەسی یا باڵی پاوانخواز یا نەریتخوازەکان لێرانە هەوڵ دەدەن یا سپای پاسداران هەوڵ دەدات کەسی مەوردی ئەعتماد و کەسی خۆی لە سنوورەکانی دەنگدان بێنێتە دەرەوە ئەمە شتێکە لە مێژووی کۆماری ئیسلامیە بۆ تایسە شەر درێژەی هەیە بەڵام نابێ ئەوە نەبینین کە کێشەیەکی ئێژگار گەورە لە نێوان باڵەکانی ڕژیمایە هەر لە ڕەدی سەلاحیەتی لایجانی و ڕوحانی و ئەحمەدی نەژادەکانەوە بگرە هەتاکوێ ئێستاش ئەوەی کە کێشەیەک لە نێو باڵەکانی ڕژیما هەیە نابێت ئەومان بەڵام بۆ مەسلەی هەڵبژاردن بۆ مەسلەی بەشداری خەڵک لە هەڵبژاردن هەموو باڵەکان سپای پاسدارانەوە تا جەناح جۆراوجۆرەکانی ناوڕژیم هەڵدەنگن بە بڕوای منهێنانی پزیشکیان بۆ ناو ئەم کێبرچەیە بۆ ناو ئەم ڕقابەتەی هەڵبژاردنە تەنیا بۆ ئەوە بوو کە خەڵک پێش نەپای سنوورەکانی دەنگدان بە بڕوای نامێکیش بڵاو بۆ نەریتخوازەکان دانێ مستەفای پور محەممەدی کە کەسێکی خۆشناو نییە و خەڵک بەڕاستی بە یەکێک لە هەیئەتی مەرگی ساڵی 16 معروفە هەموو کەس سیماکەیە ناسێ و لە منازرە انتخاباتیەکانیشا بەڕاستی دوای ئامارێک کە ئەگیرا جودوی کەمترین کەسانێک بوون کە خەڵک گەرایشی بە قسەکانی پیا کردبوومانە جگە لەو سابقە مێژووی کە خۆی لە بواری ئەمنیەتیەتی هەر هەمویان دەستیان بە خوێنی خەڵک سوورە هەر هەمویان لە نەهادهای ئەمنیەتیە ساڵهای زۆر کاریان کردووە هەر هەمویان متفق القول بوون لەسەر سەرکوب و قەتوعام و ئیعدامی ناڕازیان ئەمە بەشێکە بەڵام بە بڕوای منهێنانی پزیشکیان بۆ ئەم ڕقابەتە تەنیا سناریۆ بوو مستەفای پور محەممەدی کە کارتی سوتاوە تەنیا لە بینی جەلیلی و قاڵی بافایە و من ئەگەر هەڵە نەبم و بە قەولی خۆتان ناتوانین نەتیجە پێشبینی بکەی شانسی قاڵی باف لە ناو ئەوانە زیاتر بێتە زۆر باشە زۆر سپاس بۆ هاوڕێ ئاکۆنۆری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە زۆر سپاس و بەشداریتان داوای لەبردن دەکەین کە کاتی بەرنامەکەمان کەمە و میانی دیکەشمان لەسەر هێڵە سپاس و بەشداریتان سپاس بۆ ئێوەش کات خۆش زۆر سپاس بەڵێ هەر ئەو خۆشتان پێما بە ئاگادارن ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خوازی ئوسترالیا دژ بەم شانی هەڵبژاردنە بەڕێوە چوو ئێرانیانی ئازادی خوازی ئوسترالیا لە بەردەم باڵێزخانەی کۆماری ئیسلامی لە شاری کانبرا کۆبوونەوە و دژ بە شانۆی هەڵبژاردننی سەر کۆماری ڕژیم هەموو پێکەوە دروشمیان بەرز کردەوە میدیاکانی ڕژیمیش باس لە خەرباڵەخبوونی سندوقەکانی دەنگدان لە نێوخۆی دەرەوەی وڵات دەکەن بەڵام وێنە بڵاو کراوەکان چۆڵی بنکەکانی دەنگدان نیشانەدەن لە بلینگتۆنی نیوزلند کەس سەردانی بنکەی دەنگدانی نەکردەوە خەڵکی کوردستان هەڵبژاردنیان بە تەواوی بایکۆت کردووە و بنکەکانی دەنگدان لە تاران ئیسفەهان مەشهەد تەورێز ئەهواز شیراز چۆڵ و بێڕەونەخ بوون پامێکشمان لە ناوە باتووە نووسێتی حاڵ و هەوای ئەم گاڵتە جارە زۆر ساردا بە ماشێن بە ناو شاردا گەڕین ئەوەندە چۆڵ بوو کە هەروە چاوەڕوان نەکرا کەسانێکی زۆر تەبلیغی دژی دەنگدانەکەن کە هەر باوەڕ ناکەی وە ساڵانی پێشوو دەنگیان ئەدا لێرە بەڕاستی خەڵک شرکەت ناکەن بەگشتی بە ساڵاتچۆکانی کومیتەی ئیمداد و بێزیستی یا تێعداد کەسانێک بە تەواو سەرسپردەی خۆیان نەبێت کەس نەچووە وەزیان زۆر شڕە ئەم پامەکە لە ناو هاتووە بەدا خۆ نازام لە کام شارە بەڵام زۆر سپاس بەوەی کە ئەم راپۆرتەی پێداوین پێما ئێستا لەم بەشەدا میانێکی تریشمان پێ زیاد دەبێت هاوڕێ سەلام قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵدا دەبێت ئەگەر هاوڕێیان بتوانن بێنن سەر هێڵ بەڵێ هاوڕێ سەلام ئەم کاتت باش زۆر سپاس بۆی کە بەشدار بوون لەم بەرنامە ڕاستەوخۆدا سلااو هەوڕێنبیری خۆشەوی سلااو و جەناب و هاوکاران و بینەرانی عزیزی تەلەڤیزیۆن کورد زۆر سپاس بەخێر بێت هاوڕێ سەلام پێم باشە لە زاری ئێوە شەو ببیستین ئێوە دوایین راپۆرتەکان دوایین هەواڵەکان تایبەتەن لە کوردستان هەرچەند ئێمەش راپۆرتەکانمان باتووە تا ئێستاکە کوردستان ئەم بایکۆتەی زۆر سەرکەوتوانە بەڕێوە بردوێت ماڵ پێمان باشە گەیوەش دوایین زانیاریتان هەیە بە ئێمە بە بینەرانی بڵێ بەڵێ وڵاو زانیاریانەی من هەم لە ئەمڕۆی ڕۆژی هەڵبژاردن هەم لە ڕۆژانی پێشتر و ئەو ماوەیە کە ڕژیم خەریکی هەر ئەو یاریە تکراریە زۆر مرتەزەلەیە کە بۆ خۆی وەکو بازی مناڵان کە یاریەکەن دارێک دێن نێژنەمە لە قەسپە بەڵێ
تێکردن بەدەست یاریێژنەمە لە قەس فەرمانی ماشینە ئەمە ماشینە جمهوری ئیسلامی بەنظری من بۆ خۆی لە قەس ناوی ناوە انتخابات مەسەلەن کابرایەکی ناوە فەرزی کردووە تۆ نەقشی ئیسلاح طەلەب بازیەکەی تۆ نەقشی منتەقد بازیەکەی هەموو ینی بازیەکی زۆر مەبتەزەلە لە ڕاستیە من نەتوانن بڵێم خەڵک و ئەو زۆردارانەی کە ئەمڕۆ زۆرداری دەکەن بەسەر ئێرانە کە سەختە پێیان بڵێ ڕژیم سەختە پێیان بڵێ حکوومەت چونکە ئەوانە واتای هەیە وەختی ئەڵێ ڕژیم یا حکوومەت بەنظری من ئاستەمە ئێستا بەوانە بڵێ ڕژیم یا حکوومەت لەبەرەوەی کە هیچ چوارچێوەیەکی نەماوە ینی لەناو خودی ئەو ڕژیمە کەس نازانێت پاڵدەسەکەیشی باوەڕی هەیە بەو ئیدۆلۆژیە کە بووە کەس نازانێت ینی خودی لە بەیتی ڕاهبەری من پێم وانە بێ خۆیان بڕوایان بەوە بزانن کە ئەو پاڵدەسەیان باوەڕی ماوە بەو ئینەیانە سیستمێک مەجموعەیەک لە خەڵکی فاسدی زۆردا ینی زۆریان هەیە و فرسەتیش استفادەکەن بەشی خۆیان لا بخەن چون نەزانن داهاتووی ئەو سیستمە داهاتووی ئەو مەجموعەیە کورتە هەرچی زیاتیش لێ چۆتە دەرەوە وەختێکیش بۆ خەڵک دەگەڕێتەوە ڕاستیەکەی خەڵک و زۆر ستەمکارانی زۆردار لە ئێران وەکو دزێک کە سەرگەردەنەی گرتووە مەجموعەیە دزی زۆردار کە سەرگەردەنەی گرتووە لە دوو دنیای متەفاوت دەژین فقط لەسەر گەردەنەیەک بە یەک گەیشتون لەم سەرگەردەنە ئەو دزە ئەمیش خەڵکێکە کە ژیانی خۆی دەکا و ئەم لە دوو دنیای متەفاوت دەژین خەڵکی کوردستان هەر ئەڵەی لە ئێرانیش ناژین ینی خەڵکێکی زۆر هەر نەیزانی و ئەمڕۆ ڕۆژی هەڵبژاردنەوە و شتانە ئاسان خەڵک مەشغوڵە بە ئوموراتی ژیانی شخصی و دەردوداوی ژیانی شخصی تا ژیانی کۆمەڵایەتی ئەگەر لە کوردستان سیر بکەین لە ماوەی 7 ساڵی ڕابردوو ڕەنگە ئەو شارە ڕەوانیانەش و شارە ڕەوانیش لەگەل کوردستان دەیکەن هەر نیشاندەری ئەوەیەکە ئەو دێ لە زڵگەز پیشار بێنێ بۆ کۆمەڵا لەبەر ئەوەیە کە لە کوردستان جایە لەو وڵاتە جایە لەو سیستمە جایە لەو مەجموعە لە کوردستان خەڵک خەریکن ژیانی کۆمەڵایەتی خۆیان بەڕێوە بن ینی ئێژی نوعێک لە ڕێکخستن نوعێک لە بەڕێوەبەریەتی لە دڵی جەماوەرە دروست بووە لە نەورۆزەکان لە مەسایلی ژینگە لە ئوموراتی مختلف لە اعتسابەکان لە هاو دەردی و ئەکتی بنەماڵەی گیانبەختکردوەکان لە مەجموعەیەکی زۆر ڕەفتاری ئیجتیماعیە دەبینی خەڵک خەریکە ژیانی خۆی بەڕێ دەبا و ئینگارەسن لەو وڵاتە حکوومەتێک نییە کۆمەڵی خەڵک زۆریان هەیە بەشێ بواریان داگیر کردوە لە خەڵک بەڵام ئەو بوارانەی کە مەجالێک بۆ هەڵسوڕانی کۆمەڵایەتی هەیە خەڵک خۆی خەریکە ژیانی خۆی بەڕێ دەبات و ئەڵێ دوو وڵاتی جیاوازە ئەڵێ ئەوانە لەو دنیاە کاژین دنیای لە قەس و دنیای فەرزی و دنیای نمایشی مزحەکی خۆیان خەڵکیش لە دنیاە کاژین کە بەرعکسی هەموو وڵاتان خەریکن ژیانی خۆیان بەڕێ بن خەریکن ژیانی خۆیان ڕێکەخەن بەڵام بەرعکسی هەموو وڵاتان سەریەشەیەکیشیان هەیە بە ناوی حکوومەت نا ئەوەیە ببێن ئەوەیە نەبێت ینی خەڵک لە ئێران بەڕاستی نە ئەوەیە حکوومەتی ببێنە ئەوەیە کە حکوومەت لە کۆڵ بوو بێتەوە خەڵک خۆی ئوموراتی خۆی بە هەموو بە تەواو کەماڵ لە دەست بگرێ لە واقع وەکو ئەڵێن بە فارسی ئەمە مردووە لێ بێکەفەنیە چاڵ ناکرێ ینی ئەو حکوومەتە حاڵەتێکی ئەوەیە کەواتە ئەم شتانی کە ئێوە خۆتان ئاماژتان پێدا بە دروستی واتە کە مەسەڵەن پێی دەڵێن نمایش یا گاڵتەجاری بەناو هەڵبژاردن یا ئینتسابات یا سیرکی انتخاباتی تەواوەن پڕ بە پێستێتی هەرو جۆرێک کە خۆشتان بە دروستی ئاماژتان بە هەموو شتێکی ئەم سیستمەدا کاک سەلام بایکۆتی ئەم بەناو هەڵبژاردنە بۆ ئەوەی کە خەڵک بیکات چەندە گرنگ بوو گرنگی ئەم بایکۆتە لە چیدا بوو وەڵام من پێم وایە لە ئاستی سەراسەری بایکۆتی انتخابات بەداخەوە لە درەنگ کرا بە نسبەتی ئەوە چەند انتخاباتە لە ئاستی سەراسەریش بایکۆت دەکرێت و یەک دوو انتخاباتوانین بڵێن مەلموسە گینا پێشتی شەر لە حەدێکە هەر بایکۆت بووە بەڵام لە کوردستان کە وەکو پێشەنگی سیاسی سێ لە مەجموعەی جغرافیای ئێران ناسراوە و لەو شعارەی کوردستان چاو چرای ئێران و لە ئەنواعی تانە و تەشەر کە لە سۆسیال میدیا خەڵکی سەراسەری لە وەزعیەتی ڕێکخستنی خۆیان دەیاندا ئەو شتە دەرکەوت کە شۆڕش لە ئێران ئەو کاتە بەسەرنجام دەگات کە
جغرافیای دەروی کوردستان بگاتەوە بە کوردستان بەڵێ چون کوردستان گەیشتووەتە شوێنێک کە ئەگەر جمهوری ئیسلامی ناڕوخێت لەبەرەوەیە کە کوردستان ئیشی خۆی کردووە بەڵام ئەو بەشە زۆرەی ئێران کە ئەبێ یارمەتی دەرت بێت هێشتا لە دواوەیە من پێم وایە بۆ ئەو بەشانە ناوچە سەراسەریەکانی ئێران بۆ ناوچە سەراسەریەکانی ئێران زۆر گرینگە خەڵک لە ئاستی سەراسەری ئیتر نەکەوێتە داوی ئەم یاریە هاتنی پزیشکیان و نمایشی مەتەرسەکێک لە ئەسلاح تەڵەبی دووبارە دروستکردنی مەتەرسەکێک لە ئیسلاح تەڵەبی ئەگەر بێت و کەمترین ڕێژەی پێزیاوکە ئەگەر ڕێژەیەکی زۆر لە بەشداری لە بایکوت لەگەل ئاخرین انتخابات ڕێژەیەکی زۆر فەرقی نەبێ یعنی ڕێژەیەکی زۆر بەشداری کەم نەبوو بێتەوە هەر ئەگەر هەر وەکو ئەو انتخاباتی ڕئیسی لە هاتە دەرەوە هەر بەو ڕێژەیەش بەشداری بکرێت کارەساتە بۆ کۆمەلگای ئێران یعنی وەکو ئەوەی کۆمەلگای ئێران چوو بن سنووق گولەی کاتوشا و گولەی تفەنیان هێنا بێتەوە بۆ بەردەستی خەڵک ئەو دەنگانە ئەبێ بە گولە و دەدرێت لە چاوی خۆیان و دەدرێت لە دڵی خۆیان و ئەوە دەبێت لەبەرەوە بایکۆت نەکردنی انتخابات ها لە حاڵەتێکە بەحسی مەرگ و زندگیە هەر دەنگێک زۆر بە جوانی لە سوسیال میدیا تەشبیه کرابوو هەر دەنگێک گولەیەکە یخەیتە خەشابی ستەمکاران کە بینێن بەخۆتەوە من بە نەزەری من لە کوردستان من دەڵێم چارە نووسی خەڵک و حکوومەت لە یەک جیا بووەتەوە ینی خەڵک و حکوومەت کامڵەن لە دوو دنیای جیاواز دەدین بە دوو مەسیری جیاوازدا دەچن و ڕەنگە تەبارشناسی ڕەفتاری حکوومەتیش هەتا ئەو فشارەی کە ئمڕۆ بەسەلەن دێنێتی بۆ هەڵسوڕاوانی سیاسی لە کوردستانی باشوور و بۆ ئێمە ومانان لە باشووری کوردستان لەبەر ئەوە نییە کە ئێمە هەر ئەو کارەی لە باشووری کوردستان دەکەین لە سوئێدیش دەکەین خەریکی چالاکیێکی سیاسی مەدەنی سڤیل دەکەین بەڵام ئەوەی کە حکوومەت ئەو شەڕە دەکا دەزانێت کە کوردستان کامڵان بەرەو مەسیری خۆی خەریکە دەچێت و خەریکە شەڕێک دەکا کە بڵێ نا ئێوە ئەوەندەش بەهێز نین بەڵام ئەو عەجزەی جمهوری ئیسلامی کە دوای ساڵانێکی زۆر هەتا پێشمەرگە لە ناوچە بوو تازە ئێستا دێوش گوشاری دێنێ بۆ حیزبەکان لەو عەجزەوە دێ کە کوردستان تەواو بووە لە کوردستان هەتا کەلیمەی بایکۆت تەواو بووە چون کولەن ڕژیم و خەڵک بۆ خۆی ڕژیمێکی هەیە بۆ ژیانی خۆی ڕژیم لە کوردستان تەواو بووە بەڵام هیوادارم لە ئاستی ئێرانیش بایکۆت گاتە ئەو ئاستەی کە بە ڕوونی دیار بێ چارە نووسی حکوومەت و خەڵک ژیانی حکوومەت و خەڵک ڕێخستنی ژیانی حکوومەت و خەڵک لە یەک جیا بووەتەوە زۆر باشە کاک سەلام ئێوەکو ئەوەی کە لە دەرەوەی وڵاتن هەرچەند ئێمە دوایین هەواڵمان کە بەدەستمان گەشتووە لە وڵاتی سوێد و ئوسترالیا بووە ئێوە دوایین زانیاریتان لە دەرەوەی وڵات لەسەر ئەم بەناو هەڵبژاردنە زانیاری چیتان هەیە لە دەرەوەی وڵات کۆبوونەوەی تر غەیرە زەود وڵاتە دشت بەم هەڵبژاردنە بەڕێوە چووە من حزوری زێنم نییە بۆ ئەوەی کە تاکتاکی وڵاتەکان ناو ببن بەڵام ئەوەندەی کە لە ڕێگەی سوسیال میدیاوە هەواڵەکان دەبیسین و کاناڵای تەلوزیۆنی لە زۆربەی وڵاتەکان لە ئەغڵبی وڵاتەکان اعتراضاتێک کراوە لەو وڵاتانەی کە بەتایبەت ڕێگەیان داوە بۆ هەڵبژاردنە لێرە لەم وڵاتێک ئێمە دانیشین لە کانادا چەند ڕۆژی لەوە پێش سوپای پاسداران بە تاخیرێکی زۆرەوە وەکو گروهێکی تیرۆریستی ناسرا و دەوڵەتی کانادا ڕێگەی نەدا بەو نمایشەکە لەم وڵاتە بەڕێوە بچێ بەڵام لەو وڵاتانەی کە بەڕێوە چووە لە زۆربەی وڵاتەکان ئاعتراض کراوە و جامعەی ئێرانیان ئاعتراضیان کردووە بۆ نمایشە و لە واقع سعیان کردووە کە نیشان بدەن ئەوەی کە ڕێگەی پێئەدرێت دەوڵەتەکان لێ ئاگادارن دەوڵەتای ڕۆژاوایی کە ئەوە نمایشێکە و سعیان کردوەوە بەگوێی خەڵکی ئەو وڵاتانە بگەێنن و ڕای گشتی وڵاتانە ئاگادار بکەنەوە ئەوەی کە دەوڵەتەکەتان ڕێگەی پێدا لێرە بکرێت نە هەڵبژاردن بەڵکو یاریەکە بە عەقڵی جەماوەر بەڵێ تا ئێستا کەشکە و پامی بۆ من هاتووە نسیتی هاوڕێمی لە دەرەوەی وڵات تا ئەو چۆن تاوژێنی کە ئێمە هەواڵمان بەدەست گەیشتووە و وێنە بڵاوکراوەکانیش چۆڵبوونی بنکەکانی دەنگدان نیشان دەدەن ینی تەنانەت لە دەرەوەی وڵاتیش ئەم بایکۆتە هەروە بەڕێوە چووە کاک سەلام زۆر سپاس بۆی کە بەشدار بوون لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تلوزیۆنی کۆمەڵە سەبارەت بم بەناو گاڵتەجاڕیە
خۆتان لە کۆتاییدا چ قسەیەکتان هەیە فەرموو. سپاس بۆ ئێوەش کاگەمیری بەڕێز ڕاستیەکەی من پیرۆزبایی ئەو ئاستە لە پێشڕەوی ئەەکەم کە لە کوردستانی شودەر و کوردستانی جێگەی خۆیەتی بەڕاستی فەڵ پێگەیشتووە بە نەزەری من ئەمە ئەیتر قەتڵ بژاردنە ئەمە ئەگەر کەسێک بەشداری تیا بکات لە واقعا ناتوانێت وەکو هەڵەیەک وەکو تەوەهمێک سەیریکەی کە تێی کەوتووە شەرمساری دەمێنێتەوە بۆ ئەوانەی بەشداری تیا دەکەن و من دڵنیام جەژنی ئەم شکستەیش دەگرین لە یەک دوو ڕۆژی داهاتووە و ئەمەش دەبێتە هەنگاوێکی تر لە خەباتی مەدەنیە کە ئەم ڕۆژانە لە جریاندایە و نیشان دەدا کە خەڵک نا دەبەخشن و نا لەبیر دەکەن. بەڵە زۆر سپاس بۆ کاک سەلام قادری ئەندامی میتینەوەندی کۆمەڵە سپاس بۆ بەشداریتان. سپاس بۆ جەنابتەوەکە. بەڵە زۆر سپاس. پێشەوەی کە هەڵبە بابچین ڤیددیوەک لە شارەکان ئێستا کە بەدەستمان گەشتووە هاوڕانی و تاقفەرمان ئاگاداریان کردم بچین ئەم ڤیددیۆی شارەکان ببینن دواتر چەند پامێکمان بۆ هاتووە دین ئەویش دەخێنینەوە فەرموو. بتيري بيرنتي جيتي ببرسيان بتيري بيرنتي جيتي يا بيرتو إلا بيبي أتاهز يا بيبي يا بيرتو إلا بيبي أتاهز يا بيبي ببرسيان بتيري بيرنتي جيتي ببرسيان بتيري بيرنتي جيتي يا بيرتو إلا بيبي أتاهز يا بيبي يا بيرتو إلا بيبي أتاهز يا بيبي وتفرق الدكوشة سنتا إما بلاوبي أو داتواني سروار بي سنتا إما بلاوبي أو داتواني سروار بي يا قلت
إلا بيبي أتاهز زيادة يقرت إلا بيبي أتاهز زيادة ما باستم وشعر بتاو هلينا في رزقاري ببينا وشعر بتاو هلينا في رزقاري ببينا يا قلتو إلا بيبي أتاهز زيادة يا قلتو إلا بيبي أتاهز زيادة توش وتوش محتاجي ليش غيرك من زور قورة جروجور كينم دورة ليش غيرك من زور قورة جروجور كينم دورة يا قلتو إلا بيبي أتاهز زيادة يا قلتو إلا بيبي أتاهز زيادة
بەڵێ ئەوەی کە بینیتان ویددیۆی شارەکانی ئەمڕۆی کوردستان بوو کە سپاس بۆ ئازیزانی کە میدوانیان بۆ نردوین دەستخۆشییان پێ دەکەین و دەستخۆشی لە هاوڕانی بەشی مونتاژ دەکەین. ئێستا لەم بەشەدا راپۆرتێکمان لە ناوە بۆ هاتووە ئەم راپۆرتە بە ئاگاداری ئێوەشی دەگەێنین. وتویانە ئەمڕۆ لە شاری سنا تەنانەت حزوری تاکە تاکەی ژنانیش لە دەوروبەری سندوقەکانی دەنگدان بەرچاو نەکەوتووە. ئەوە ڕووداوێکی گەلێک چاوەڕوان کرا و ئاسایی بوو. ژنانێک لە کوردستان کە داهێنەر و پەرەپێدەری دروشمی ژن ژیان ئازادی بوون و لە پێناوی جەماوەریکردنیدا گیان فداییان کرد چۆن دەنگ بە ڕژیمێک دەدەن کە مناڵەکانیان دەکوژرێ، مناڵەکانیان لە مەدرسەکان ژاراوی دەکرێت، نانی سەر سفرەی بنەماڵەکانیان دەرفێنن و دەیکاتە خەرجی سەرکوتکردنی ناڕزایەتیەکانیان. هەواڵێکی ترمان باتۆ نووسیانە دیسان گاڵتەجارێکی بە ناو هەڵبژاردننی ڕژیم بە مەبەستی دیاریکردنی فەرمانبەر و بەڵە قوربانگوەیەکی دیکەی وەلی فەقی و سەرانی سوپای پاسداران لە ئەو پەڕی بێڕەونەقیدا بەڕێوەچوو. ڕژیمی کۆماری ئیسلامی لە هەموو دەرفەتێک بۆ وەدەسێنانی شەرعیەتی لە دەستچووی خۆی لە دوای سەرهەڵدانی شۆڕشی ژینە کەڵک وەردەگرێەوە. لەم پێناوەدا هەموو هەوڵی خۆی دەدا لە ڕێگای دەست و پەیوەندیەکانی لە ناوچەی هەورامانات خەڵک ڕاکێشی دەنگدانی فۆرمالیتەی خۆی بکات. ئەمڕۆ خەڵکی هەورامانات بە بایکۆتی یەک پارچەی هەڵبژاردن نیشانیاندا کە بەلای ئەوانەوە ڕژیمی کۆماری ئیسلامی نەک ئەم جارە و نەک هیچ کاتێکی دیکەی لای ئەوان شەرعیەتی نەبووە و نیەتی. دووبارە راپۆرتێکی کەمان هەلناوە نووسراوە لە کوردستانەوە تا بەلوچستان لە تارانەوە تا شیراز لە خوزستانەوە تا ئیسفەهان و تا مەشهەد لە ورمێەوە و لە تەورێزەوە تا گیلان و مازەندەران تەواوی پارێزگاکانی ئێران بایکۆتی هەڵبژاردنەکان سەرکەوتوو. ڕێگە نادێن چیتر بۆ دەنگدان ئەنگوست لە خوێنمانی بکەن. زۆر سپاس بۆ ئەو ئازیزانی کە ئەم راپۆرتانیان بۆ نردین بەداخەوە کە ناوی خۆیان نەنووسیوە بەڵام هەندێرەوە دەستخۆشییان لێ دەکەین. سپاس بۆ بوونتان هەر بژین و بمێنن بۆمان. دوو پامی تریشمان بۆ تۆ دانیکیان لە شاری مەهاباتە وسێتی راپۆرتەکان لە شاری مەهابات بەشداری نەکردنی زۆری خەڵکی مەهابات تایبەتەن لە دێهاتەکانیش بە جۆرێک بووە کە ئەسڵەن خەڵک گرنگی بەم بەناو گاڵتەجاڕیان نەداوە و سەرقاڵی کاری ڕۆژانەی خۆیان و تایبەتەن ئەوانی کە لە ئاوایشن کاری کەشاوەرزی خۆیان بوون. بەرەزش لە مەهاباتەوە نردێتی پامێکی تریشمان لە بۆهاتون نووسرا و سڵاو ڕێزمان دوونەبوونی خۆتان و هاوڕێیانتان بۆ پوششی بەرنامەی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە. پیرۆزام سەرکەوتنە جارێکی تریش خەڵکی کوردستان نایەکی گەوریان بە کۆماری پەت و سێدارەوتەوە. خاتون لە هەورامان. زۆر سپاس بۆ هاوڕێ خاتون لە هەورامانەوە بۆ پامەی کە نردوێتی. بڵێ دووبارە سلاوێکی دووبارە لە شاری سنەوە لەگەڵتانم. شاری سنا زۆربەی خەڵکەکەی چوونە دەرەوە ئەمڕۆ لە شار و سندوقەکانی دەنگدان و بە عموم شار هەر هەمووی چۆڵ بوو. خەڵکی کوردستان وەک هەمیشە فریوی ئەم شانۆگەریەی ڕژیمی نەخواردووە و ناشی خۆن. پیرۆزە ئەم سەرکەوتنە بۆ خەڵکی کوردستان ئازاد لە شاری سنە. بەڵێ لەم سەردەمەدا پێویستە بەرەی جەماوەر یا بڵێن ئەو سیاسەت و شێوازانەی کارکردن بگرێتە بەر کە ڕژیم نەتوانێت سیاسەتی سەرکوتکردن بێباکانە بەڕێوەبات. بایکۆتی چالاکانە و لێبڕاوانەی ئەم شانۆی هەڵبژاردنە یەکێکە لەو بابەتانی کە لەلایەکەوە بڵێن دەسەڵاتی خەڵک نیشانی دەداتوە لەلایەکی دیکەشەوە دەبینێت شانۆی لاوازی ڕژیم و توانایەکانی سەرکوتی ڕژیمیش چیتر کاریگەری نابێت. بێگومان ئەو کەسێک کە لە سندوقی دەنگدانی ئەم شانۆی هەڵبژاردنە دێتە دەرەوە ناتوانێت ملکەت و گوێڕالی فەرمانەکانی خامنەی و بڵێن سوپای پاسداران نەبێت. بۆیە ئەم بەناو هەڵبژاردنە هیچ پەیوەندیەکی بە بەرژەوەندیەکانی بڵێن خەڵکی کرێکار و زەحمەتکێشەوە نییە و دەبێت لێبڕاوانە هەروەک چۆن تا ئێستا بایکۆت کراوە دەبێت بایکۆت بکرێت.
ئەڵێ گزارشێکی کەشمان بووە هاتووە بزانین شانۆیەک لەژێر ناوی هەڵبژاردننی سەرۆک کۆمار لەلایەن ڕژیمەوە ڕێکخرابوو لە دوایین ساتەکانی بڵین خۆیدا هەروەک پێشبینی دەکرا کۆماری ئیسلامی یەکێک لە بێڕەونەقترین شانۆکانی هەڵبژاردننی گشت تەمەنی 45 ساڵی خۆی تەجروبە کرد. بەپێی راپۆرتە مەیدانیەکان و گەلێک گرتەی ڤیددیۆیی بڵاوکراوە دەوروبەری ناوەندەکانی دەنگدان لە شارە جۆراوجۆرەکان چۆڵ بووە. ئەگەرچی دەستگاکانی درۆنانەوەی کۆماری ئیسلامی هەوڵ دەدەن کە ئەم شکستە ئاشکرایە پەردەپۆشی بکەن بەڵام پانتایی ئەم بایکۆتە ئەوەندە بەرین و بەرچاوە کە بە ئیدعای بێناوەڕۆک ناتوانن ئاوەژووی نیشان بدەن. دوایەوەش دەسەڵاتی سیاسی لە ئێران ئەگەرچی هێشتاش ئیمکانی بەڕێوەبردننی وەها شانۆ گەلێکی هەیە بەڵام نیگای خەڵک بە ئاڵوگۆڕ لە سەرەوە ئەساسەن گۆڕدراوە و ئەم جۆرە شانویانە هیچ کاراییەکی بێژگە بەناو هەڵبژاردننی هاوشێوەی ئەوەی کە بۆ نمونە دەسەڵاتەکانی وەک بەشار ئەسەد لە سووریا ئەنجامی دەدەن نییە. جەماوەری خەڵکی ئێران لە مانگی بەفرامباری 96 بەرەو ئەملا لە ڕەوتی مەشروعیەتی ڕژیمەوە بە بردنەژێر پرسیاری دەسەڵاتەکەی گەیشتون. خەزەڵوەری 98 دیمەنێکی دیکە لە پەلاماری جەماوەر بۆ سەردەسەڵاتی ڕژیم بوو. لە شۆڕشی ژنجیان ئازادی ئەو وشیاریە بە لووتکەی خۆی گەشت. لە ماوەی یەک ساڵی درێژەی ئەم ئاخێزە جەماوەری کرێکاران و باقی توێژە ناڕازیەکانی کۆمەلگا هەرگز خاموش نەبوون. بەشداری نەکردنی زۆربەی خەڵک لە بڵین شانۆی هەڵبژاردننی ئەمڕۆ پێویستە لە درێژەی ئەم ڕەوتەدا بیبینی. ئەوەی کە ئەمڕۆ شایدی بووین حرەکەتێکی بانتر لە بایکۆتی هەڵبژاردنەکان بوو لە چوارچێوەی ڕەوتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ڕێگەی کردەوەیەکی سیاسی هاو ئاهەنگ و هێمنانەدا دەگونجێ. سەرکەوتنی بەرەی خەڵک لە جریانی ئەم حرەکەتە ناڕزایەتیە توانایی ناڕزایەتیە ژماوەریەکان لە مانگەکانی داهاتوودا دەباتە سەر. بێگومان بەڵام پرۆسەی شکڵگرتنی ئەم شانۆیە و ئەو شەڕە قسانەی کە لە ماوەی حوتوەکانی ڕابردوودا ئەنجامدران بەر لە هەموو شتێک نیشانیدا کە دەستگای دەسەڵاتدار لە ئێران هیچ بەرنامە و ڕێکارێکی دیاریکراوی بۆ ڕۆیشتنە دەرەوە لە بارودۆخی ئێستا و ئەو قەیرانە پشوبڕانەی کە لەگەڵیان بەرەوڕوا نییە. ئەوەی کە وەک تەنیا بەرنامەی کاری دەسەڵات لەم شانۆگەریەدا دەبیندرێت هەوڵی ئەوان بۆ یەکدەستکردنەوەی دەسەڵات لە سەرەوە بوو. بەڵام ئەوان دواهاتەکانی ئەم بایکۆتە گەورەیان پێشبینی کردووە. ئەوان دەزانن کە حرەکەتە کۆمەڵایەتیەکان درەنگ یاز و پەروباڵ دەردەکەن و هەموو جارێک هەنگاوێک بەرەو پێش هەڵدەگرن. کێشە و مشتومڕی ناوخۆیی لە جریانی ئامادەکاری ئەم شانوێدا کە ئەساسەن بە شوێن ئستراتیژی دەرباسکردنی نظامەوە بوون ئیتر کارایی خۆی لەدەستاوە. وتاری سیاسی ئیتر تەواو ماجرا لە شقامەکانەوە سەری هەڵداوە و گۆڕانی نیگای خەڵک بە گشت دەسەڵات نیشان دەدات. بەڵام سەرڕای هەمووی ئەوانە نابێت لە بیرمان بچێتەوە کە دەسڕا گەیشتنی باندەکانی ناوخۆی دەسەڵات بە دەرفەت و ئیمکاناتی ماڵی و ئابووری فراوان یان بەواتایەکی دیکە کەسب و کار لە سەردەمی گەماڕۆ و قەیرانە توندە ئابوووریەکان مەیلی پێک هەڵپڕژان لە ناویاندا هەروە دێڵێتەوە. بێگومان خەباتی خەڵک دژ بە ڕژیم لەمە بەدووە پانتاییەکی بەرینتر بەخۆی دەگرێت و ناڕزایەتیەکان زیاتر پەرەدەستێنن. بەرەی نوێ لە خەباتی سیاسی و چیناتیدا دەکرێتەوە. لە جەرگەی پەرەسەندنی ئەم ناڕزایەتیانەدایە کە هەنگاو بە هەنگاو ئالتەرناتیڤی شۆڕشیێرانە شکڵ دەگرێت. ئەم ڕەوتە قابلی پیشبینیە لە هەمان حاڵدا ئەرکی هێزە چەپ و ڕادیکاڵەکانیش دیاری دەکات. پامێکی ترمان بواتوە سڵاوتان لەبێت هاوڕێیان ماندووش نەبن. دارودەستەی بیگلەری لەم چەند ڕۆژەدا چون سەریان لە چەند نەخۆشێکداوە داوایان لێکردوون لەم بەناو ئینتخاباتەدا شرکەت بکەن. زۆر سپاس بۆم بەڕێزە ئەگەر دەکرێت زیاتر ئەم پەیامە ڕوونتر کرێتەوە
بە تەکمیلی بینێری کە ئێمەش توانین باشتر لێ حاڵی بن. سپاس بۆ ئازیزە. ئەگەر بکرێت بڵێ هاوڕانی و تاقفەرمان ڤیددیوەکانیان ئامادە کردووە هی ئەمڕۆی شارەکانی کوردستان و چۆڵبوونی ئەم شوێنانی کە سندوقی دەنگدانی لێ بووە. بچین ڤیددیوەیەک ببینن دواتر دێنەوە پامانی کە بۆمان هاتووە دایانخێنینەوە.
بتيري بالنتيجتي ببرسيان بتيري بالنتيجتي يا قلتو إلا بيبي أتاهز زيادتي يا قلتو إلا بيبي أتاهز زيادتي شربيا خلوشا ببرسيان بتيري بالنتيجتي ببرسيان بتيري بالنتيجتي يا قلتو إلا بيبي أتاهز زيادتي يا قلتو إلا بيبي أتاهز زيادتي وتفرق الدكوشي سنتا إما بلاوبي أو داتواني سرواربي سنتا إما بلاوبي أو داتواني سرواربي يا قلتو إلا بيبي أتاهز زيادتي يا قلتو إلا بيبي أتاهز زيادتي ما باستم وشار بتاو هلينا في رزقاري ببينا وشار بتاو هلينا في رزقاري ببينا يا قلتو إلا بيبي أتاهز زيادتي يا قلتو إلا بيبي أتاهز زيادتي توشي توش محتاجي ليش غيرك بنزور قورة جروجور كينا مدورة ليش غيرك بنزور قورة جروجور كينا مدورة يا قلتو إلا بيبي أتاهز زيادتي يا قلتو إلا بيبي أتاهز زيادتي والله زۆر سپاس بۆ هاوڕیان لەو تاق فەرمان بۆم ڤیدیۆیانی کە ئەمڕۆ بەدەستمان گەیشتبوو و وڵاویان کردەوە. هەمومان دەزانین کە کێشەی بەشداریکردن لە ڕێگای ئەو فێڵ و فری و کاریانی کە بۆ هەمووان ئاشنان چارەسەر و مهندسی دەکەن. کێشەی سەرەکی ڕەژیم ئەوەیە کە بتوانێت لە هەموو ئاستەکاندا خۆیان بۆ ئەم ڕوبەڕووبوونەوە چارەنووسسازانە ئامادە بکەن کە چاوەڕێی دەکەن. ئەوەی کە بەرپرسانی ڕەژیمی زۆر نیگەران کردووە ئەگەری سەرهەڵدانی ئاخێزە جەماوەریەکانە لە دوای ئەم شانۆی هەڵبژاردنە. هەر بۆیە سەر کۆماری داهاتووی ئێران کەسێک دەبێت کە کاری سەرکوت بە و ئۆرگانە سەرکوتگەرەکان ئاسان بکات. جەماوەری خەڵکی تێکۆشەر و ئازادی خواست بە بایکۆتی هەمەلایانەی شانۆگەری بەناو هەڵبژاردن بەناو سەر کۆماری ڕەژیمی تووشی شکست و ڕسوایی زیاتر کردووە هەتاکو ئێستادا. ئێستا ئاگاداریان کردین کە ئاکسیۆنێکی ناڕزایەتی سەبارەت بە شانۆی هەڵبژاردن لە شاری یوتۆبوری سوئێت بە ئامادەبوونی ئەحزاب و ئەنجمەن و خەڵکی ئازادی خواز و بە بەشداری هاوڕێیانی حەوزەی یوتۆبوری حیزبی کۆمونیستی ئێران و
کۆمەڵە ئەمڕۆ بەڕێوەچەوە ڤیددیو وێنەکانشیان بۆ نردوین ئێستا مەشتی دێنە دەست هاوڕیانمان لە بەشی مونتاژدا پامێک تریشمان بۆ هاتووە لە شاری بانەوە کاکفوە لە شاری بانە نووسیوێتی سڵاوتان لەبێت شاری بانە یەکسەر ئەمڕۆ چۆڵ بوو خیابانەکان کەسانێک کە تەوهمیان بوو ئێستا ئەستان شرکەتیان نەکردووە بە تەواوی شاردا گەڕاوین سندوقەکانیان فقط مەمورانی لێبوو پیرۆزە ئەم سەرکەوتنە بەڕاستی شکستێکی گەورە بوو بۆ ڕژیم دواتریش لە ئاخیرا نووسێتی دارودەستەی بیگلەری لەم چەند ڕۆژەی ڕابردوودا دیارە چوون سەریان داوە لە چەند نەخۆشێک و داوایان لێکردوون لەم بەناو ئینتخاباتەدا شرکت بکەن بۆ ئەوەی تویانە چەکە ئەو بووە دارودەستەی بیگلەری کە سەردانی ئەم نەخۆشیان کردووە و تویانە بەشداری بکەن و بە شاملی مەزایە و دکتور و دەرمان بۆ وەسپەی ڕۆژ بە مەسئولین چاویان لێ بکات سپاس بۆ کاکفوات بۆ ئەم زانیاری کە پێیدان وە لەبانەوە پامێکترمان بۆاتۆ بەڵام خۆی نەناساندووە سپاس بۆم بەڕێزە نووسێتی سڵاو ڕژیمی جنایەتکار ئەمڕۆ شانۆی هەڵبژاردننی بەڕێوەبرد ئەمڕۆ هەر کەس ڕێی دابێت هەڵبێت بە فارسی نووسێتی من لێکەمەوە کوردی ئەمڕۆ هەر کەس ڕێی دابێت شەریکی جرمی ئەم جنایەتێک شەریکی فەقیری و گرانیە شەریکی کوشتاری منداڵانی خەڵکە و نابێمە لە بیری بەرین کە قاتڵینی ببین بە شەریکی جرمی ئەم قاتڵینی بڵێن ئەم خەڵکی زەحمەت کێشە زۆر سپاس بۆم بەڕێزە کە بەم پامەی بۆ نردوین باس لە دەرەوەی وڵاتکرا من ئەوەی سوێت کە بەدەستم گەشت و بەڵام جارێکی تر ئەوەی ئوسترالیاش بە ئاگاداری ئەوەی بەڕێزش بکەم دیارە ئەمڕۆژ لە ئوسترالیا ئێرانیانی ئازادی خوازی ئوسترالیا لە بەردەم باڵیۆزخانەی کۆماری ئیسلامی لە شاری کامبرا کۆبوونەوە دەشت بە شانۆی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ڕژیم دروشمیان بەرز کردوێتەوە دواترش میدیاکانی ڕژیم لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا باس لە قەرەباڵغبوونی سندوقەکانی دەنگدان لە نێوخۆ دەرەوەی وڵات دەکەن بەڵام ئەو وێنانەی کە بڵاو کراونەتەوە و نیشانی دەدا کە چۆڵبوونی بنکەکان زۆر بە ئاشکرا ڕوون و ئاشکرایە و لەوێش دەیەوێت ئەم ڕاستیە بشارێتەوە لە بلینگتۆنی نیوزلند کە سەردانی بنکەی دەنگدانی نەکردووە خەڵکی کوردستان هەڵبژاردنیان بە تەواوی بایکۆت کردو بنکەکانی دەنگدان لە تاران بڵین ئیسفەهان مەشهەد تەورێز ئەحواز شیراز چۆڵ و بێ ڕەونەخ بووە پامێکیش کە لە ناوەوە دووارە بمان هاتووە حاڵ و هەوای ئەم گاڵتەجارە زۆر ساردە بە ماشن بەناو شاردا گەڕاوین ئەوەندە چۆڵ بوو کە هەروە چاوەڕوانەکرا کەسانێکی زۆر تەبلیغی دژی دەنگدان ئەکەن کە هەر باوەڕ ناکەی ساڵانی پێشووتر دەنگیان دەدا لێرە بەڕاستی خەڵک شرکت ناکەن بەگشتی بە سەڵاتچۆکانێک میتەیمداد و بێزیستی یا تعداد کەسانێک بە تەواو سەرسپردەی خۆیان نەبێت کەس نەچووە وەزعیان زۆر شەڕ بووە خەڵکی کرماشانیش هەر وەک باقی شارەکانی تر ئەم شانۆی هەڵبژاردنیان بایکۆت کردووە و تەواوەن ئەم شارە چۆڵ بووە و کەس نەچووە بەدەم سندوقی دەنگدانەوە تا ئێستا ئەو راپۆرتانی کە بەدەست من گەیشتووە ئەوانە بوون ینی لە درێژەی بەرنامەدا ئەگەر راپۆرتی دیکەمان پێبێت حتمما بۆ ئێوەی ئازیزیشی ئەخوێنینەوە و ئاگاداریتان پێدەدەین من نازانم ئەو جۆری کە هاوڕێنمان لەو تاق فەرمان ئاگاداریان کردومەتەوە پێمان میوانێکمان پێ زیاد دەبێت بەڵام تا ئێستا نەهاتۆتە سەر هێڵ پامێکی تریشمان دووبارە بۆ هاتووە لە شاری بورن بەڵێ هاوڕانی تلوزیۆنی کۆمەڵە سڵاوتان لێبێت من لە بۆکانەوە لەگەڵتانم شاهوە خەڵکی شۆڕشکێڕی کوردستان جارێکی تر نایەکی گەورەی دیکەیان بە کۆماری پەتوو سێدارەدا بە قاتڵینی ژینای جوانەمەرگدا و نیشانیان داوا کە شۆڕشی ژینە تا گەیشتن بە ئاواتەکانیان هەروە زیندووە پیرۆزە ئەم سەرکەوتنە پیرۆز بێت لە هەموو خەڵکی کوردستان و بەردەوام دەبین تا گەیشتن بە
ئاوات و ئامانجەکانمان. شاهۆ لە شاری بۆکان زۆر سپاس بۆ کاک شاهۆ بۆ ئەو پامەی کە بۆی نردوین. سڵاوی کاگ ئازاد ئەمڕۆ لێرەوە زۆر دەستخۆشی لێ دەکەین. کاگ ئازاد لە شاری سنا بەردەوام ئەمڕۆ لە بەیانیەوە لەگەڵمان بووە و ئاگاداری شاری سنەی کردوینێتەوە. زۆر سپاس بۆ زەحمەتەکانت هەر لێرەوە دەستخۆشی لێ دەکەین. دووبارە پامی نردوتەوە نووسێتی باوەڕتان بێت پێم من لە ئەوەتەی کە هەم شاری سنەم ئەوەندە چۆڵ نەدیوە. سپاسی هەموو لایەک دەکەم، دەستخۆشی لە هەموو خەڵکی کوردستان دەکەم، دەستخۆشی لە خەڵکی سنە دەکەم کە نایەکی قاتعانەی بەم ڕژیمی جەنایەتکارەدا. زۆر خۆشحاڵم کە ئەم دیمەنە دەبینم. زۆر سپاس کاگ ئازاد، هەر بژیت و بمێنیت بۆمان. زۆر سپاسان دەکەین و ئێمەش دەستخۆشی لە هەموو لایەکتان دەکەین. پیرۆزبایی ئەم سەرکەوتنە دووبارە لە خەڵکی شۆڕشیێڕی کوردستان دەکەین. زۆر باشە. ئێمە ئەگەر بکرێت هەڵبەت بنێرانەمان داوای کردو بتێت نووسیوانە کاک بەڵێ نووسیانە ئەم ڤیدیۆیانەی کە نردوومانە یا وێنانە ئەگەر دەکرێت لە درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆمەڵەدا ئەمڕۆ حتمما دووبارە بڵاویکەن و بەسەر چاو پێمان هەر ئێستاش دووبارە ڤیدیۆیەکمان ئامادە هەیە، دووبارە ئەویش پەخش دەکەینەوە و دڵنیا بن هەتا یەک دوو ڕۆژی کەش ئێمە لە درێژەی بەرنامەکانماندا حتمما ئەو ڤیدیۆ وێنانی کە نردووتانە بڵاو دەبێتەوە و زەحمەتەکانی ئێوەمان لەبەر چاوە. زۆر سپاسی هەموو لایەکتان دەکەین، دەستخۆشیتان لێ دەکەین، هەر بژین و ماندوو نەبن. چینەم ڤیدیۆیە بینین دێمەوە خزمەتە.
بەڵە زۆر سپاس بۆ هاوڕێیان ئێمە دوو پاممان بۆ هاتووە بە تێمە ناتوانین ناوەکەی بنووسین هەر بە زمانی فارسیش نردویەتی نووسێتی گروههای مردمی به خانه‌ها به صورت خانه به خانه مراجعه می‌کنند و با پخش شکلات اعلام می‌کنند به جلیلی رای بدهید. افرادی در خیابان‌ها از روز پنجشنبه به صورت لباس شخصی حضور دارند و از کنارشون که رد میشین میگن به قالیباف رای بدید. امروز بیرون صندوق‌های رای نمیذارن هیچ کسی حضور داشته باشه که تبلیغ پزشکیان نکنند. تو شعب اخذ رای اعلام میکنن که سامانه مشکل داره و مردم معطل میکنن که صفوف طولانی بشه و عکس بگیرن. مشارکت تو انتخابات خیلی پایینه. خبرها از نقاط مختلف همه حکایت از مشارکت پایین دارن و نهایتاً 30% را پیش بینی میکنن. زۆر سپاس دەکەین بۆ ئەم بەڕێزەمان کە ئەم زانیاری پێداین. کاگ جەماڵ لە شاری سنەوە ماندوونەبوونی لێکردنی و دەستخۆشی لە بەرنامەکە سێتی ئەمڕۆ بۆ ئەم ئینتخاباتە کەس نەهاتووە. خەڵوەتترین ڕۆژی سنە ئەمڕۆ بووە. ئەلبەت ئەمە کاک جەماڵ دیارێمە لە بەیانیەوە ئەو بینەرانی کە لە تەماسدا بوون لەگەڵ ئێمە ئەم قسان وتووە کە دیارە واقعان وا بووە کە سنە ئەمڕۆ خەڵوەترین ڕۆژی خۆی نیشانداوە. سپاس بۆ کاک جەماڵ بۆ پەیامەکەی و دەستخۆشی کردو و پیرۆزبایی ئەم سەرکەوتنەی لە خەڵکی کوردستان کردووە. شانۆیەک کە لەژێر ناوی هەڵبژاردننی سەرۆک کۆمار لەلایەن ڕژیمەوە ڕێکخرابوو لە دوایین ساتەکانی خۆیدایە. هەروەک پێشبینی دەکرا کۆماری ئیسلامی یەکێک لە بێڕەونەقترین شانۆکانی هەڵبژاردننی گشت تەمەنی 45 ساڵەی خۆی تەجروبە کرد. بەپێی راپۆرتە مەیدانیەکان وەک گەلێک گرتەبی دوێی بڵاو کراوە دەوروبەری ناوەندەکانی دەنگدان لە شارە جۆراوجۆرەکان چۆڵ بووە. ئەگەرچی دەستگاکانی درۆنانەوەی کۆماری ئیسلامی هەوڵ دەدەن کە ئەم شکستە ئاشکرایە پەردەپۆشی بکەن، بەڵام پانتایی ئەم بایکۆتە ئەوەندە بەرین و بەرچاوە کە بە ئیدعای بێناوەڕۆک ناتوانن ئاوەژوو نیشانی بدەن. دەسەڵاتی سیاسی لە ئێران ئەگەرچی هێشتاش ئیمکانی بەڕێوەبردننی وەها شانۆگەلێکی هەیە، بەڵام نیگای خەڵک بە ئاڵ و گۆڕ لەسەرەوە ئەساسەن گۆڕدراوە و ئەم جۆرە شانۆیانە هیچ کارایەکی بێجگە لە بەناو هەڵبژاردننی هاوشێوەی ئەوەی کە بۆ نمونە دەسەڵاتەکانی وەک بەشار ئەسەد لە سووریا ئەنجامی دەدەن نییە. جەماوەری خەڵکی ئێران لە مانگی بەفرامباری 96 بەرەو ئەملا لە ڕوتی مەشروعیەتی ڕژیمەوە بە بردنەژێر پرسیاری دەسەڵاتەکەی گەشتون. خەزەڵوەری 92 دیمەنێکی دیکە لە پەلاماری جەماوەر بۆ سەردەسەڵاتی ڕژیم بوو. لە شۆڕشی ژنجیان ئازادی ئەو وشاریە بە لووتکەی خۆی گەشت. لە ماوەی یەک ساڵی درێژەی ئەم ئاخێزە جەماوەری کرێکاران و باقی توێژە ناڕازیەکانی کۆمەلگا هەرگیز خاموش نەبوون. بەشداری نەکردنی زۆربەی خەڵک لە شانۆی هەڵبژاردننی ئەمڕۆ پێویستە لە درێژەی ئەم ڕەوتەدا بینین. ئەوەی کە ئەمڕۆ شایدی بووین حرەکەتێکی بانتر لە بایکۆتی هەڵبژاردنەکان بووە لە چوارچێوەی ڕەوتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ڕێگەی کردەوەیەکی سیاسی هاو ئاهەنگ و هێمناندا دەگونجێ. سەرکەوتنی بەرەی خەڵک لە جەریانی ئەم حرەکەتە ناڕزایەتیە توانایی ناڕزایەتیە ژماوەریەکان لە مانگەکانی داهاتوودا دەباتە سەرێ. بەڵام پرۆسەی شکڵگرتنی ئەم شانۆیە و ئەو شەڕە قسانەی کە لە ماوەی حوتوەکانی ڕابردوودا ئەنجامدران بەر لە هەموو شتێک نیشانیدا کە دەستگای دەسەڵاتدار لە ئێران هیچ بەرنامە و ڕێکارێکی دیاریکراوی بۆ ڕۆیشتنە دەرەوە لە بارودۆخی ئێستا و ئەو قەیرانە پشوپڕانەی کە لەگەڵیان بەرەوڕوە نییە. ئەوەی کە وەک تەنیا بەرنامەی کاری دەسەڵات لەم شانۆگەریەدا دەبیندرێت هەوڵی ئەوان بۆ یەکدەستکردنەوەی دەسەڵات لەسەرەوە بوو، بەڵام ئەوان دواهاتەکانی ئەم بایکۆتە گەورەیان پێشبینی کردو. ئەوان دەزانن کە حرەکەتە کۆمەڵایەتیەکان درەنگیان زوو پەڕووباڵ دەردەکەن و هەموو جارێک هەنگاوێک بەرەو پێشەڵ دەگرن. کێشە و مشتومڕی ناوخۆیی لە جریانی ئامادەکاری ئەم شانوێدا کە ئەساسەن بە شوێن استراتیژی دەرباسکردنی نظامەوە بوون ئیتر کارایی خۆی لەدەستاوە. وتاری سیاسی ئیتر تەواو بوو ماجرا لە شقامەکانەوە سەری هەڵداوە و گۆڕانی نیگای خەڵک بە گشت دەسەڵات نیشان دەدات. بەڵام سەرڕای هەمووی ئەوانە نابێت لەبیرمان بچێتەوە کە دەسڕاگەیشتنی باندەکانی ناوخۆی دەسەڵات بە دەرفەت و ئیمکاناتی ماڵی و ئابووری فراوان یا بەواتایەکی دیکە کەسب و کار لە سەردەمی گەماڕۆ و قەیرانە توندە ئابووریەکان مەیلی پێک هەڵپڕژان لە ناویاندا هەروە دێڵێتەوە. بەڵێ ئازیزان، ئێمە هەر لێرەدا گەشتینە کۆتایی ئەم بەرنامە ڕاستە و خۆیمان زۆر سپاسی هەموو ئەو ئازیزانە دەکەین کە هەواڵ و راپۆرتەکانیان لە ناو پێدان وە دەستخۆشییان لێ دەکەین.
و حتمما ئەو ڤیددیۆبینانی کە بەدەستمان گەیشتووە ئەگەر تا ئێستا نەمانتوانی بڵاوکەنە لە درێژەی بەرنمەکاندا دووبارە حتمما بڵاو دەبێتەوە ئێوەشی ئاگادار دەکەین. جارێکی تر پیرۆزبایی ئەم سەرکەوتنە لە هەموو خەڵکی ئازادی خوازی کوردستان لە هەموو خەڵکی شۆڕژێری کوردستان دەکەین. پیرۆزتان بێت ئەم سەرکەوتنە تا بێگەشتنەوەیکی تر ماڵاخ.